با پێی پلانێکی حکوومەت هێرێم بۆ زیادکردنی داهاتی ناوخۆ پارەی خۆڵ و خاشاک لە ڕێی کرێکارەکانەوە لە ماڵان وەردەگیرێت. سەرۆکی لیژنەی شارەوانیەکان لە پەرلەمانی کوردستان ڕخنە لەو پلانەی حکوومەت دەگرێت و دەڵێت بە زیادکردنی باج و ڕسوماتی حکوومەت باری سەرشانی هاوڵاتیان قورستر دەبێت. لەمە دووە ئەم کرێکارانە بە خۆڕایی خۆڵ و خاشاکی بەردەم ماڵان کۆناکەنەوە، بەڵکو ئەمانیش پارەیان دەوێت، بەڵام بۆ خۆیان نا، بەڵکو بۆ حکوومەت. خۆڵڕشتن بە پارە تازەترین پلانی حکوومەتی هەرێمە بۆ زیادکردنی داهاتی ناوخۆیی. بەهانەی حکوومەتی هەرێم بۆ ئەم پارە کۆکردنەوەی ئەوەیە کە پارێکی زۆرە دەرێت بە کۆمپانیەکانی خۆڵ و خاشاک. ئێمە لە پارێزگای سلێمانی نزیکەی بە هەموو پارێزگای سلێمانی 4 تا 4.5 ملیار مانگانەین بە کۆمپانیەکان. حکوومەت دەوێت بەشێکی ئەم پارەیە بخاتە سەر هاوڵاتیان. بەگشتی ئەمە هەست دەکەین هەموو پارە خستن سەر هاوڵاتیە گەر 1000 دیناریش بێ نیگەرانی دروست دەکات قورسە لە لای خەڵک. بەڵام ئەمە فەرمانی ئەنجومەنی وەزیران و داوا کراوە جێبەجێ بکرێ و تا ئێستا حکوومەت بڕی ئەو پارەی دیاری نەکردووە کە مانگانە لە هاوڵاتیان وەردەگیرێت لە بری ڕشتنی خۆڵ و خاشاک، بەڵام پێشبینی دەکرێت لە 3 تا 5,000 دیناری دانابێ. سەرۆکی لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان ڕخنە لە پلانەکەی حکوومەت دەگرێت کە لەم کاتەدا پەیتا باری سەرشانی هاوڵاتیانی بە زیادکردنی باج و ڕسومات قورستر دەکات. ئەگەر توانی حکوومەت ئیلتیزاماتەکانی بەرامبەر بە هاوڵاتیان جێبەجێ بکە، ئەتوانێت داوای جۆرە پارێکی خزمەتگوزاری بۆ نمونە خۆڵ و خاشاک ئاوەڕۆ ئەمە جائیزە، بەڵام تۆ کاتێ نەتوانی ئیلتیزامات بەرامبەر بە هاوڵاتیان جێبەجێ بکەی بە هیچ جۆری ئەمە قابلی قبول نیە. و ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان هەری قۆچێتەوە کە پەرلەمان کارانیە و یەکێکە لە هۆکارەکان کە پەرلەمان پخرا بۆی حکوومەتەکەی بەڕێزنێکی بارزانی بتوانێت بەویستی خۆی ئەسپی خۆی تاو بدا لە ساحەی هەرێمی کوردستانە ئەوەی ئەوێ بە هاوڵاتیان و کارمەندانی ئەم وڵاتی بکات. وەرگرتنی پارە بۆ خزمەتگوزاری فرێدانی خاشاک هاوکاتە لەگەڵ زیادکردنی باج و ڕسومات لەسەر ئۆتۆمبیل و زەویوزار و ئاو مانەوەی خوێنکاران لە بەشە ناوخۆیەکاندا لە بەرامبەردا موچەی فەرمانبەران بۆ نیوە کەم کراوەتەوە لە کاتی خۆشیدا نادرێ. بابانە نوێری ناوەڕاستەی سلێمانی. بەڵام ڕزان بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە وەرگرتنی پارە لە هاوڵاتیان کە لە کاتی پاکردنەوەی بەرماڵەکانیان لەلایەن و کارمەندانی شارەوانی یاخودە و کارمەندانی کە وەکو لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکرابوو گفتوگۆی زیاتر دەکەین بە میواندارەتی محەممەد ڕەسوول سەرۆکی لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە سلێمانەوە لەگەڵمانە. کاک محەممەد، ئەم کاتت باش، ئەم بڕیارە لەلایەن کێوە دەردەکرێت یاخود ئەم بڕیارەکەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە پێتوانیە کە ئەمە باری سەرشانی هاوڵاتیان زیاتر قورس بکات؟ سوپاسان دەکەم بۆ دەرفەتەی بۆ تا ڕاستاندن بە خێر بێن. سوپاسان دەکەین. دیارە ئەو سیاسەتە داراییەی کە ئێستا حکوومەت پەیڕەوی دەکا بەڕاستی هیچ لەگەڵ زانستی سیاسەتی داراییدا یەک ناگرێتەوە. زۆر بەداخەوە ئەو چارەسەرەی کە ئێستا حکوومەت دایناوە لەگەڵ ئەو بێموچەی و لەگەڵ ئەو بێکاسبی کە ڕووی لە خەڵک کردووە هاتووە باجی زیاد کردووە. ئەمەش چارەسەرکردنی هەڵاوسانە. بەڵام ئەو نەخۆشی کە تووشی حکوومەتی ئێمە بووە، ئەو نەخۆشی دارایی کە تووشی حکوومەتی ئێمە بووە ڕووکوو دەواتە وەستانی داراییە زۆر جیاوازە، کە ئەمەش بووە بەهۆی ئەوەی کەوا کاسبی کەم کردوێتەوە، بازاری لاواز کردووە، خەڵک هەژار و بێکار بووە. بەداخەوە حکوومەتی ئێمە وەکو لای خۆمان ئەڵێن لە سووری دۆڕاندووە ئەوێ لە بەڵم تێ هەڵبێنێتەوە، یاخود بڵێن داڵێ لە خەرمان دۆڕاندوێتی لەسەر خەرمانەکە نەیتوانیوە خەرمانەکە خۆی سوور بکە، هەدەیەوێ لە کاو کۆتەکە قەرەبووی بکاتەوە. زۆر بەداخەوە ئەمەی کە ئێستا حکوومەت پەیڕەوی دەکات، ئەمە دیارە ئەمەی کە ئێستا هێناوێتە پێشەوە، ئەمە لە وڵاتاندا شتێکی ئاساییە. بەڵام بۆ کاتی ئێستای هەرێم کە بێموچەییە، کە خەڵک پارەی نییە، کە خەڵک کاسبی نییە، خەڵک کاری نییە، پارەی لە باخەڵانیە، تۆ ناکرێت لەو کاتە بێنی باجێکی تریشی بخەیتە سەر. دیارە ئەمە لەلایەن ئەم بڕیارە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە. بەڵام وەکو ئەنجومەن ئێمە ئاگامان لە هیچ نییە. ئەوەی کە بیسمان لە کەناڵەکانەوە بیسمان بەداخەوە وەکو ئەنجومەنی پارێزگاری کاک محەممەد، ینی پێت وایە دەبێت ئەنجومەنی پارێزگاکان ئاگیان لە جۆرە بڕیارێکی لەم شێوەیە نەبێ، ینی ئەی ئەرکی ئێوە چییە بێت وەکو ئەنجومەنی پارێزگا، وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگا؟
بەدڵنیاییەوە دەبێت ئاگامان لێ بێت و دەبێت حکوومەت پێشەو کاتە هەندێک بڕیارکردەری دەکات کە ئێمە لە ناو خەڵکین و ئاگامان لە بارودۆخی خەڵک هەیە دەبێت پرس و ڕایەک بە ئێمە بکرێت و لە وەکو زۆربەی ئەو وڵاتانەی ترکەوە لامەرکەزیەتی تێدا پەیڕەو دەکرێت پرس و ڕا بە ئەنجومەنەکان بکرێت ئەو ئەنجومەنانە بۆ لامەرکەزیەت لەدایک بوون بۆ لامەرکەزیەت دروستکراون بۆ پتەوکردن و چەسپاندنی لامەرکەزیەت دروستکراون ئەگەر پرسیان پێ نەکرێت کەواتە بۆچی هەن کەواتە ئێمە نزیکەی 100 ئەندام ئەنجومەنمان هەیە بەس موچیانە دەینە بەس ئەوەیە بوون بە ئەرچێک بەسەر خەڵک و بەسەر حکوومەتەوە کە تۆ پرسوڕایەکیان پێ نەکەی و لەگەڵیاندا کۆ نەبیەوە کە ئەوان وەسیتێکن لە بینی خەڵک و حکوومەتە کەواتە بۆچی دروستکراون زۆر بەداخەوە ئەوەی کە ئێستا دەکرێت هیچ لەگەڵ سیاسەتزانستی داراییدا یەک ناگرێتەوە بەڵام لە هەموو دنیاشدا ئەمە پەیڕەو دەکرێت بەڵام لە کاتێکدا کە خەڵک موچەی هەبێت کە خەڵک باری دارایی و بژێوی باش بێت لە حکوومەتی ئێمەدا کە ئەوە وەساکەمانە بەڕاستی لە ئێستادا شتێکی سروشتی نییە بۆ ئەم حکوومەتە بڵێ کاک محەممەد ینی بڕیارێکی لەم شێوەیە وەک خۆت دەڵێت ئاگاتان لێ ینی کە ئاگاتان لێ نەبێت چۆن دەتوانن دواتر چاودێری بکەن بەدڵنیاییەوە ئەوەی جنابەت دەیفەرمووی تەواوە ئێمە کە بڕیارێک ئاگامان لێ نەبێ وەکو دەڵێ وەکو لەبانێکمان بەردنەوە ئاگامان لە هیچ نییە لە پڕێکا پێزانینکەوە بڕیارێک دەرچووە بەڵام ناچارین لەبەرەوەی ئێمە هەڵبژێردراوی خەڵچین خەڵک دەنجی بە ئێمەداوە بۆ دەنجی پێداوین کە بە دوواداچوون بۆ پرۆژەکانی حکوومەت بکەین بۆ کارەکانی حکوومەت بکەین وە چاودێر بین بەسەر دام و دەستگاکانی حکوومەتەوە ناچارین ئێمە هەر چاودێری بکەین وەکو زۆربەی ئەو بڕیارانەی ترکە پێشتر دراوە و چاودێریشی ئەکەین بەڵام ئەوەی ئێمە پێمان ڕاستە لەو کاتەیە پێمان ڕاستنی ئەم بڕیارە بۆ ئێستا ئەگەر پارەیەکی زۆر ڕەمزی ژوەر بگیرێ هەرچەندە ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم بڕیارە دەرکراوە پرس لەگەڵ بەڕێوەبەری شارەوانیەکان داکراوە دیارە ئەوانیش وتویانە بۆ ئێستا ئەمە کارێکی باش نییە و بڕیارێکی باش نییە ئەگەر پارەیەکی زۆر ڕەمزیش بێ هەر باش نییە لە ئێستا خەڵک بەڕاستی بەو پێموچەیە بەو بێکاریە قورسامە باش کاک محەممەد ئەگەر بڕیارەکەتان پێ ڕاست نییە وەکو ئەنجومەنی پارێزگا دەتوانن بڕیارەکە ڕەتکەنەوە یاخود کۆبوونەوە لەگەڵ پارێزگاری سلێمانی بکەن یان هەر هەڵوەستێکی تر وەکو ئەنجومەنی پارێزگا دەری ببڕن ئێمە دیارە لە زۆربەی بڕیارەکانی تردا هەڵوێستمان هەبووە ئەوەی لە تواناماندا بۆ کردومانە بەرامبەر بۆ بڕیارش من وەکو بە جەنابتم گوت ئەم بڕیارە ئەگەر لەم کاتەدانە بواە بڕیارێکی دروست بوو بەڵام لە کاتی ئێستادا دروست نییە ئەگەر بتە بواری جێبەجێکردنیشەوە لە ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە تازە بڕیارەکە دەرکراوە بەڵێ دراوە بەڵام ئێمە دوو بڕیاری تریشمان هەیە بڕیارێکی تر و 1970 هەیە کە لە 2016دا دەرچووە بۆ کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک لە شوێنە گشتیەکان وەربگیرێ لە بازار لە دوکان و بازار لە سەر تاشخانەکان لە چێشخانەکان کە دەبینی لە هەموو دنیادا ئەمە پەیڕەو دەکرێت بەڵام لە هەولێر جێبەجێکراوە تا ئێستا لە سلێمانی ئەمە جێبەجێ نەکراوە لە 2016 دەرچووە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی ئەوەی ئێمە بینیمان لەم دوو بڕیارەی پێشەدا کە بۆ شوێنە گشتیەکان بەڵێ تۆ سەرۆکی ینی لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر ئەم بڕیارە داوای کۆبوونەوەی ئەنجومەن ناکەی داوای کۆبوونەوەی ئەنجومەن ناکەی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنەوە پارێزگای سلێمانی بەڵێ داوای دەکەین بەڵام ئێمە دەبێ ئاگامان لە هەموو لایەن ئێمە دەبێ باڵانسێک ڕابگرین لە نێوان خەڵک و حکوومەتدا ئێمە ئەبینین ئەوەی کە ئێستا و بارودۆخی کە حکوومەت تێدایەتی بەداخەوە بەهۆی بێپلانی حکوومەتەوە بەهۆی ئەوەی کە پلانێکی دارایی دروستی نەبووە نەیتوانیوە بە کوردی ئەوەی کەواتاوی داوەتێ سیاسەتی دارایی نەوت بەداخەوە ئەوە نەیتانوە چارەی کێشەکانمان بکات و بەڵکو بەرەو هەڵدێری بردوین هاتووە پەنا بۆ شتێکی تر دەبات کە وەکو مەسلەی ئەوەی خەرمانەکە و کاوکۆتەکەەوە هاتووە ئەوێ لە کاوکۆتە خەرمە ئەوەیشی تر و دروستکات و دان بەدەست بێنێ ئەمە شتێکی قورسە تۆ بتوانانی لە هاوڵاتیەکەوە پارەی لە گیرپانانە لە باخەڵانیە تۆ بتوانانی پارەی لێ وەرگری بەڵێ ئێمە ئەمە لە ئەنجومەن قسەی لەسەر دەکەین و هەروەها کۆبوونەوەشی لەسەر دەکەین بەڵام ناشکرێ حکوومەت بەڕێوە ناچێ بەبێ ئەوەی هیچی نەبێ لە ئێستادا کۆمپانیاکان مەسەڵەن شوێنێکی وەکو سلێمانی کە 2 ملیار بۆ کۆمپانیاکە سەرف دەکرێ ماگانە 2 ملیار دینار ئەگەر حکوومەت پارەی نەبێ بەڕاستی خۆڵ و خاشاک کۆ دەبێتەوە بۆ شوێنە گشتیەکان بە تایبەتی کە دەیبینیت چێشخانەیەک لە سلێمانیە ڕۆژانە
سیچل زەرفی علاگەی گەورە خاشاک لە بەردەمی خۆی دادنێ ئەگەر کۆ نەکرێتەوە ئەمە وڵاتەکەمان بە تەواوی پیس دەبێت بۆ شوێنە گشتیەکان حەق بوو بەکار پەیڕەو بکرێ بەڵام عەدالەتی تێدا بووایە مەسەلەن ئەوەی کە بۆ سلێمانی و بۆ ناحیەیەکی دوورە دەست دانراوە وەکو یەک دانراوە پارەکە یعنی مەسەلەن بۆ سەرتاشخانە وابزانم 15,000 دانراوە هەر سەرتاشخانەیەک مانگانە 15,000 بۆ شوێنە گشتیەکان بەبەسمە ئەو بڕیارەی کە لە 2016 دەرچووە وەرحاڵ ئەمە بڕیارێکی نابەجێ سەرتاشخانەیە ئەم بڕیاری حکوومەت باسی لەوە کرد کە ئێوە دەتانەوە باڵانس لە نێوان حکوومەت و هاوڵاتی ڕابگرن ئەم بڕیاری حکوومەت باڵانسەکە وەک خۆی دەیەڵێتەوە یاخۆ تێکی دەدات نەخێت تێکی هەدا وەکو وتم لە سەرەتاوە ئەم سیاسەتی ئێستا حکوومەت بەکاری دێنێ بەڕاستی لە زانستی ئابووری دا سیاسەتێکی دروست نییە ئەوەی ئێستا ئەو دەیەوێت چارەسەری بکاوە چارەسەری هەڵاوسانە ئێمە دەبێت چارەسەری ڕکود بکەین وەستانی ئابووری بکەین کە کاسبینە هێشتووە کە پارە لە باخەڵی خەڵکانیە ئەبێ دەست بۆ پرۆژەی تر بەرین ئەوش گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکان بدەین گرنگی بە کشتتوکاڵ بدەین گرنگی بە پیشەسازی بدەین کە نەمانتوانیوە لە سیاسەتی نەوتا سەرکەوتوو بین لە سیاسەتی ئابووری نەوتا سەرکەوتوو بین دەبێت هانا بۆ پرۆژەی تر بەرین هانا بۆ سیاسەتی تری ئابووری بەرین بڵێ کاک محەممەد ینی لە ماوەی ساڵی ڕابردوو بە شێوەیەکی گشتی هەموو بەرپرسانی هەرێم و بەرپرسانی حکومی چەندین جارەمەیان دووبارە کردەوە کە هەموو هەوڵیان بۆ خەمی هاوڵاتی و چارەسەرکردنی کێشەکانە بۆی هاوڵاتیان زیاتر دۆخیان خراپتر نەبێ بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ هەر بڕیارێک دەدرێت لەسەر گیرفانی هاوڵاتی دەکەوێت ینی چ لە زیادکردنی باج ڕسومات چ لە زیادکردنی پارەی کارەبا ینی لە ڕابردوو چەندین ئێوە کۆندامانی ئەنجومەنی پارێزگاکان پێویست نەبوو بە دۆداچوون بۆ ئەمە بکەن ینی هەرچ بڕیارێک دراوە لەسەر گیرفانی هاوڵاتی کەوتووە ینی بەم بڕیارەشەوە کە پارەی زیاتر لە هاوڵاتی وەردەگیرێت بەڵێ ئێمە لەسەر هەموو بڕیارەکان بەداداچوونمان هەبوو قسەشمان هەبوو وە کۆبوونەوەشی لەسەرکراوە لەسەر هەموو ئەو بڕیارانەی کەوا لەگەڵ خەڵکانە هاتۆتەوە یاخود زانیوانە ئەمە باری خەڵک قورستر دەکا قسەی خۆمانمان هەبووە لەسەری و هەڵوێستشمان لەسەری کردووە و بەداداچوونیشمان کردووە و ناڕەزاییشمان لەسەری کردووە ئێمە لەگەڵ هاوڵاتیان داین لەم کاتەدا جێبەجێکردنی ئەم بڕیارە لەگەڵ بار و دۆخی خەڵکدا نایەتەوە لەگەڵ جیرفانی خەڵکدا نایەتەوە و لە ئێستادا زەرور نەبوو کاتێک کە حکوومەت توانی بای موچەی خەڵک بدات و بار و ژیانی خەڵکی باش کرد بە خەڵک کاسبی هەبووایە کار و کاسبی باشتر بە و خەڵک پارەی لە باخەڵەبا زۆر ئاسایی بۆ ئەم بڕیارە جێبەجێکرابە بەڵام ئەو کاتەش بە شێوەیەکەوە لەگەڵ باری دۆخی خەڵکی لەگەڵ بار و دۆخی ژیانی خەڵکدا گونجاوە بە شێوەیەک بواە کە موچەخۆران چەندە لەگەڵ ئەوەدا هاتبایەوە تۆ دەبێت شتێک دابنی کە لەگەڵ خەڵک بێتەوە لە ئێستادا کە تۆ موچەت کەم کردوێتەوە بینی باجی بخێ سەر بەڕاستی ئەمە کارێکی شیاونیە و لەگەڵ سیاسەتی داراییدا نایەتەوە کاک محەممەد لەم کاتێک کە پەرلەمان ینی وجودی نییە ئەنجومەنی پارێزگاکان چووکراوی پەرلەمانن لە پارێزگاکاندا ینی حکوومەت دەتوانێت بەبێ پەرلەمان و بەبێ ئەنجومەنی پارێزگا بڕیارێکی وا بدات بەدڵنیاییەوە لە حکوومەتێکی دیموکراسی و لە حکوومەتێکدا کەوا لا مەرکەزیەت پەیڕۆ بکات و دیموکراسیەت پەیڕۆ بکە حکوومەتی پەرلەمانیدا نەخێر ئەمە گونجاو نییە و بە هیچ شێوەیەکیش نابێ بەڵام وەکو دەیبینین ئێمە پەرلەمانەکەمان لەبار براوە پەرلەمانەکەمان ڕاگیراوە و کاتێک کە پەرلەمانیش ڕاگیرا پەرلەمانە بچووکەکەش ئەو کاتە دەستەوەستان دەبێت چونکە پشتگیری گەورەی ئێمە و چاودێری سەرەکی ئێمە پەرلەمانە و ئێمەی ئەندام ئەنجومەنەکان کە چاودێریەک و پشتگیریەکمان نییە کە چونکە پەرلەمان ئێمەی دروست کردووە پەرلەمان بە بڕیارێکی پەرلەمان ئێمە دروست بووین کە بۆ ئەوەی لا مەرکەزیەت بچەسپێنین و بتوانین بە فعلی ببین ئەو پەرلەمانەی کە لە پارێزگاکاندا دەوری چاودێری بە دوواداچوون ببینین کاتی کە پەرلەمانی گەورە پەرلەمانی هەرێم لە کارخراوە ئەو چاودێریە بۆ ئێمە نییە و ئەو پشتگیریەش بۆ ئێمە نەماوە بۆیە ئێمەش لە کارەکانماندا وەکو پێویست نەبووین و زۆر جار ئەو بڕیارانەی حکوومەتمان ڕەت کردوێتەوە و بەدارەچوونمان بۆ کردو و ڕەخنەمان لێگرتووە بەڵام بەداخەوە گوێمان لێ نەگیراوە بەڵام کاک محەممەد وەک خۆ دوت هەست دەکەن ئەندامانی ئەنجومەن ینی زیادەن تەنها موچە وەردەگرن ینی پێویست نییە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان کوی پارێزگاکانی هەرێمی مەبەستمە ینی پێویست نییە ڕۆڵتان هەبێ و لە کاتێکا وەکو خۆشت باسەکرد کاتێک کە پەرلەمانی کوردستان وجودی نییە و ئێوە ڕۆڵتانە بێەوە بۆچی هەست بەم ڕۆڵی ئێوە ناکرێت بەدڵنیاییەوە ئێمە دەبوو ڕۆڵی زیاترمان هەبووایە بەڵام وەکو
وەکو لە پێش ئاوتم ئێمە کە پشتگیریەکی بەهێزمان نییە کە لە ئەسڵا پەرلەمان پشتگیری ئێمەیە کاتێکەوە لە دام و دەستگایەک گوێنەدا ئێمە گوێی بۆ ئێمە نەگر وەزارەتێک گوێی بۆ ئێمە نەگر ئەو کاتە پەرلەمان لەسەر ئێمە دێتە دەنگ کە دەبێت گوێمان لێ بگیرێ و ئەوەی ئێمە دەیڵێن کە لە بەرژەوەندی خەڵکە ئەوە جێبەجێ بکرێ کاتێککە ئێمە پشتگیریەکمان نییە گوێمان لێ ناگیرێ بەڵێ ئێمە لەو کاتانەدا هەڵوێستمان هەبووەوە قسەی خۆمانمان هەبووە دەنگیشمان بەرز کردوێتەوە گوێمان لێ نەگیرەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا نەمانویستووە بیگەێنینە مریشکە ڕەشە لەبەرەوەی کە پێمان وا بووە ئەگەر هیچ نەبێ ئێمە هەبین بتوانین چاودێر بین بەسەر دام و دەستگاکاندا ئەگەر لە هیچیش باشتر بین هەر باشترە لە نەبوون. بەڵام کاک محەممەد ئەگەر هاوڵاتی ئەمەی قبول نەکرد ینی من لە پرسیارەکەی پێشوشماوەم باس کرد ینی بەشی زۆری بەرپرسانی هەرێمی کوردستان هەمیشە لە لێدوان بۆ میدیاکانە باس دەوە دەکەن لە خەمی هاوڵاتیانەوە دەیانوێت کێشەکان چارەسەرکەن بەڵام بۆ هەر بڕیارێک دەدەن لەسەر بار و گوزەرانی هاوڵاتی دەکەوێت. بەدڵنیاییەوە تاکو ئێستا هەروە بووە بەڵام چاوەڕێ دەکرێتەوە پێداچوونەوەیەک بە پاشەکەوتدا بکرێ ئەو وەسە بەرەو باشتری بڕوە بەڵام لە ئێستادا جێبەجێکردنی ئەو بڕیارە شتێکی تەندروستە. بەڵێ سپاس بۆ محەممەد ڕەسوول سەرۆکی لیژنەی شارەوانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سواز بۆ بەشداریت لەگەڵمان.